دیارە بەرزترین پلەیگەرما لە سنتەری ئیدارەی سۆران لە شەوان ئەگاتە 9 بۆ 9 پلەدا ئەبەزێتن، هەروەها بەرزترین پلەش لە ڕۆژدا تاوەکو 14 پلە ئەڕواتن. لە سنووری ئیدارەی سۆران حاجی عومەران بە سارچی ناوچەدا ئەندرێتن کە شەوان تاوەکو 1 پلەی ژێر 0 سیلیزی پلەکانی گەرمادا ئابەزن و هەروەها لە ڕۆژی تاوەکو 13 پلە لە حاجی عومەران بەرزە بێتەوە. دیارە بارانبارین لە سنووری ئیدارەی سۆران ئەمساڵ ڕێژەیەکی باشی بارانبارین بە سەرجەم قەزاکانی ناوچەکە باریوە، ئەوەی ئەو ئامارێکەوە ئێمە لە بەڕێوەبەراتی کشت و کاڵی سۆران وەرمانگرتووە. لە چاو ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین گەلێک زیاترە و هەروەها سەبارەت بە پەڵا ئاماژە بەوەکەنکەوە پەڵەی داوە تاوەکو ئێستا. من ئەمەوێتن ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو بۆ ئێوە و بینەران ئاماژەی پێ بکەم لە قەزاکانی سنووری ئیدارەی سۆران. لە سنتەری سۆران ئەم ساڵ 176 ملیم باران باریوە، ساڵی ڕابردوو 32.8 ملیم بووە. لە ڕەواندوو 187.9 ملیم باران باریوە ئەم ساڵ، ساڵی ڕابردوو 36.1 ملیم بووە. لە قەزای چۆمان 204.8 ملیم باران باریوە ئەم ساڵ، ساڵی ڕابردوو 199.5 ملیم باران باری بووە. هەروەها لە خەلیفان ئەم ساڵ 207 ملیم باران باریوە، ساڵی ڕابردوو 26.9 بووە. لە قەزای سیدەکان 208.8 ملیم ئەم ساڵ باران باریوە، ساڵی ڕابردوو 83.3 ملیم بووە. هەروەها لە قەزای مێرگەسۆر 506 ملیم باران باریوە، ساڵی ڕابردوو 45 ملیم بووە. دیارە قەزای مێرگەسۆر لە سنووری ئیدارەی سۆران زۆرترین ڕێژەی بارانبارینی تیادا باریوە. هەروە سەبارەت بە بەفربارینیش لە سنووری قەزای چۆمان لە سنتەری حاجی عومەران لە چەند ڕۆژی ڕابردوو کە بەفر تەنها لەوێ باریوە لە سنتەری ناحیەی بڵین ناحیەی حاجی عومەران کە نزیکەی بە 4 ملیم بەفر باری بوو. سەبارەت بە کارەبا دیارە لە سنووری ئیدارەی سۆران کە وەرزی سەرما و سۆڵە دادەتن، دۆخی کارەبا بەرەو خراپبوون ئەڕواتن، بە تایبەتی لەم چەند ڕۆژەی ڕابردوو کاتژمێرەکانی کارەبا بنێتەوە 5 کاتژمێر 6 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دراوە لە کاتێکدا کە ئێستا هاوڵاتیانی ناوچەکە زیاتر پێویستیان هەیە بە تایبەتی بۆ خۆگەرمکردنەوە کە لە بەدی هاوڵاتیان ئەتوان بەکاری کەوتۆ لەو کارەبایە وەرناگیرێتن کە بە هاوڵاتیان ئەدرێتن چکە کاتژمێرەکانی زۆر کەمن. لە چەند ڕۆژی ڕابردووش بەڕێوەبەری گشتی کارەبای سۆران ئاماژەی بۆدا بوو کە سۆران لە چاوشوێنەکانی تر کاتژمێرەکانی کارەبای کەمتر پێ ئەدرێتن. ئەمەش زیاتر وای کرد بە کە کاتژمێرەکان بە هاوڵاتیان کەمتر بدرێن. سەبارەت بە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئێستادا سەرقاڵی دانانی کامیڕن لە سنتەری ئیدارەی سۆران دیارە پێشتر وا بڵاو بۆ کەەوە ئەم کامیرانە کامیرای هاتوچۆ کامیرای پوینت تو پوینتن، بەڵام من چەند خولەکێک پێش ئێستا پەیوەندیم بە ڕاگەاندنی هاتوچۆی سۆرانەوە کرد ئاماژەی بۆدا کە ئەو کامیرانەی لە دوو سایدەکانی سۆران دادەنرێن کامیرەی پوینت تو پوینت نین، بەڵکو کامیرەی سابتن لە هەر یەکە لە دوو سایدی جوندیان دوو سایدی دێڵزیان هەروەها لە دوو سایدی نەخۆشخانەی ئاشتی لەم ناوچانە کامیرەی هاتوچۆی سابتدا ئەندرن، بەڵام ئەوانەی سۆران کامیرەی پوینت تو پوینت نین. سەبارەت بە نەوت دیارە لە بازارەکانی سۆران نرخی 1 بەرمیل نەوت بە 170,000 دینارە، هەروەها نەوتی حکومی کە لە ئێستادا دابەشەکرێتن ئەتوانین بڵێن 160 سنتەری ئیدارەی سۆران نەوتی وەرگرتووە، هەروەها 140 ماوەکەوە نەوت وەربگرێتن، بەڵام ئەم نەوتە جیاوازی هەیە لە شوێن تا شوێن. لە شوێن هەیە بەرمیلی بە 105,000 دینار لە سنووری ئیدارەی سۆران دابەشکراوە، لە سنتەری سۆران بۆ هەر هاوڵاتیەک لە ئێستادا بەرمیلی 107,000 دینار وەردەگرن. دیارە لە سۆران جیاوازیەک کراوە لە ڕووی پێدانی نەوت، لە ئێستادا بە کۆبۆن نەوت بە هاوڵاتیان ئەدرێتن. هاوڵاتیان لە ڕێی بریکارەکانی خۆراکەوە پاریان داوە، ئەوانیش کۆبۆنێکیان بۆ داون، لە ئێستادا تانکەرەکانی نەوت بە کۆڵانەکانە سوڕێن، هەر کەسێک ئەم کۆبۆنەی هەبێتن بەرمیلێک نەوتی پێ ئەدرێتن، بەڵام ئەگەر بێت و ئەم کۆبۆنەی وەرنەگربێتەوە ناتوانێت نەوتی حکومی وەربگرێتن.
هەروەها سەبارەت بە بنزین دیارە لە سنووری ئیدارەی سۆران چەند ڕۆژێک جارێک بنزینی حکومی ئەدرێتن ماوەیەکی زۆرە بەم شێوەیە کەمە شوا ئەکاتن هاوڵاتیان کەمتر بنزینی حکومی 750 دیناریان دەست بکەوێتن لە کاتی دابشکردنی سڕەیەکی زۆر دروستە بێتن زاری وهەیە نیو کاتژمێر تاوەکو کاتژمێرێک تاوەکو سڕە دەگاتێ بۆ ئەوەی بنزین وەربگریم. ئەمە بەشێک بوون لە زانیاریەکانی ڕۆژ لە سنووری ئیدارەی سۆران هەروەها سەبارەت بە وەرزی گەشتیاریش لە سنووری ئیدارەی سۆران گەشت و گوزاری سۆران ئاماژەی بەوە داوە کە وەرزی گەشتیاری لەگەڵ بارینی بەفر لە ناوچەکە دەست پێکاتنەوە ئامادەکاری ئەکەن بۆ ئەوەی لە ناوچە شاخاویەکان کە بەفر ببارێتن گەشتیارێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق و لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران ئەکاتن بە حکمیەوەی سۆران جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ساڵانە لە دەستپێکی وەرستاندا بەفرێکی زۆر لە ناوچە شاخاویەکان ئەبارەتن ئەمە شوا ئەکاتن کە وەرزی گەشت و گوزار زیاتر هاوڵاتیان ڕوو لە ناوچەکە بکەن و وەرزی گەشت و گوزاری زستانە زیاتر لە ناوچەکە پەرەی پێ بدرێتن سەبارەت بە بڵین ژینگەی ناوچەکە لە بەهۆی کەمی دابشکردنی نەوت کە ساڵانەیەک بەرمیل نەوتە بە هاوڵاتیانی سنووری ئیدارەی سۆران ئەدرێتن بۆەوە ناوچە شاخاویەکان ئەمەوە ئاکاتن کەوا خەڵکی گوننشینان بەشێکی زۆریان ڕوو بکەنە دارستانەکانی ناوچەکەەوە دار بێنن بۆ ئەوەی بۆ خۆگەرمکردنەوە بەکاربێنن ئەمە وای کردووە کە زیانێکی زۆر بەردارستانەکانی ناوچەکە بکەوێتن بەهۆی بڕینەوەی دار چونکە ساڵانە حکوومەت تەنها بەرمیلێک بە هاوڵاتیان دەدا کەمەش ئەم بەرمیل نەوتەش بەشی چەند ڕۆژێک ئاکاتن بۆ خۆگەرمکردنەوە هاوڵاتی هەیە پێویستی بە 5 بەرمیل تاوەکو 6 بەرمیل نەوت ئەبێتن بەڵام هاوڵاتی لە توانای دانیە کە بەرمیل نەوتێک بە 170,000 دینار لە بازارەکان بکرێتن بەهۆی ئەو قەیرانە داراییەکەوە ڕووی لە ناوچەکەش کردوە دۆخی دارایی هاوڵاتیان زیاتر بەرەو خراپی ڕۆیشتووە بەڵەمە تەواوی زانیاریەکانی ئیدارەی سۆران بوون. بەڵە کاگازات دەست خۆش بێ و وەرەقەی بەدەستەوێت چەند جارێک هەڵگێڕایەوە و ئەم دیاودیوت کرد دیارە زانیاری باشت کۆ کردوێتەوە و نووسیوتە سوپاس دەکەین بەڵام من دوو پرسیاریکەت لێ یەکەم لەسەر نەوتەکە خەڵک گلەی هەیە لەوەی کە ئایا بە فعلی 200 لیتر دەدرێ بە خەڵک یان کەمتر لە 200 لیتر دەکرێتە تەنکی بەرمیلی نەوتی ماڵانەوە ئەمە یەک دووهەم هەر لەسەر نەوتە 50,000ەکەی عراق گەیشتوتە سۆران یان نەگەیشتووە ئەمە سەبارەت بە نەوت سەبارەت بە مۆلیدە پارەی مۆلیدە لە سۆران بۆ مانگی 11 بڕیاردراوە چەند بێت بۆ ئەمپێرێک دانا سەبارەت بە نەوت دیارە 200 لتر بە هاوڵاتیانی سنووری ئیدارەی سۆران ئەدرێتن هاوڵاتیان لە نەوت گلیان لەوەی هەیە کە ساڵانە تەنها بەرمیلێک نەوتیان پێدرێتن کە ئەمەش بەشی هاوڵاتیان ناکاتن بۆ خۆ گەرمکردنەوە سەبارەت بە بڵین کارەبای مۆلیدە تاوەکو ئێستا لە سنووری ئیدارەی سۆران ئەوەی من زانیاریم هەبێشتا نرخی مۆلیدەی بڵین نرخی ئەمپێرەکانی مۆلیدە تاوەکو ئێستا دیاری نەکراوە لە سنووری ئیدارەی سۆران بۆ مانگی 11 خۆ هێر ئەمپێرێک چەند وەرەگرێت چونکە کاتێک کە دیاری ئەکرێتن بڵاو ئەکرێتەوە بەڵام تاوەکو ئێستا نرخی 1 ئەمپێریان بڵاو نەکردوێتەوە لە سنووری ئیدارەی سۆران. ئازاد ئۆمەراوی پەیامنێری پەیام لە ئیدارەی سۆرانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت. کاک دانا سەرچین و لە کتێبەکە بڕۆ.